دووبارە سڵاوتانێ بێت بینەرانی عزیز، ئێمە گەڕاینەوە لاتان ئێستاکە لە ستۆدیۆ میوانێکمان لەگەڵا باس لەو کار و چالاکیانەکەین کە لە قەزا و ناحەکانی سنووری ناوچەکانی دەوروبەری کەرکووک ئەنجامەدرێتەوە تاوەکو چەندێک ئێمە بتوانین وەکو بەڕێوەبەری ناحەیە یاخود وەکو بەڕێوەبەری فەرمانگەیەک بتوانین لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە لە یەک تێگەیشتنیەکە بێ بۆی بتوانین کە خزمەت بە کۆمەڵگەمان بکەین و دوجار هەمومان پێکەوە یەک ئاماژمان هەیە، ئەویش ئاماژمان خۆشبەختیە بۆ کۆمەڵگاوە دابینکردنی خزمەت گوزاریە. بێگومان ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی کەرکووک لە ستۆدیۆ زۆر بەڕێز کاک هاوتامان لەگەڵا کە بەڕێوەبەری ناحەیەی شۆڕشە باس لەواکەین کار و چالاکیەکان چۆنە تاکو چەندێک هەماهەنگیانەیە لەگە خەڵکی ناوچەکە و هەمویان پشتیوانی یەکترین و هەوڵ دەین هەمومان پێکەوە خزمەتێکی جوان بە کۆمەڵگە و بە ناوچەکە و بە سنوورەکەش بکەین. سڵاو کاک هاوتا. سڵاو لە بەڕێسان و بینەرانتان زۆر سوپاسان دەکەم. تۆ زۆر بەخێربەی. سوپاس هاتنت. کاک هاوتا سەرەتا با لێەوە دەست پێ بکەم. ماشەڵڵا لە تەمەنێکی گەنجان وەکو بەڕێوەبەری ناحەیەک پەیوەندێک کۆمەڵاتەکانتان چۆنن لەگەڵ هاوڵاتیان تا چەند ئەوان برز بە تۆکەن یاخود تۆ بە هەمان شێوەکاری ئەوان ڕایەکەی پەیوەندەکانتان چۆنە؟ بەڵێ زۆر سوپاسانەکەم دیارە پەیوەندی ئێمە و هاوڵاتیان پەیوەندیشی یعنی پەیوەندیشی تێکەڵاوە ئێمە بەردەوامی خۆمان خەڵکی ناوچەکەین خۆمان دانیشتووی ناوچەکەین بە تەشید بەتای بە سنووری ئێمەش سنووری چەمچەماڵ و ناحەی شۆڕش پەیوەندی کۆمەڵایەتی پتە و بە بەهێزی ماوەتەوە ئەلحەمدولیلا پەیوەندیشی تەواو دۆستانە و پەیوەندیشی تێکەڵاومانەیە لەگەڵ سەرجەم چین و توێژەکان و سەرجەم لایەنەکانە پێچیاوەزی دەستخۆش بێگومان هەر کەرکووک و گەرمیان و ئەم شوێنانە دایمە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزترن. کاک هاوتا با ئەو پرسیارەش بکەین تاکو چەندێک بەڕێزت لەگە بەڕێوەبەری قوتابخانەکانە یاخود لەگە سەرۆکی شارەوانی یاخود لەگە بەڕێوەبەری ئەو فەرمانگانەی کە لە سنووری جوگرافیای ناحیەکەی تۆن پەیوەندیتان هەیە و پێکەوە گفتوگۆکەن و ئاگاتان لە کار و چالاکیەکانی یەکتر هەیە؟ بەڵێ کاک کرمانج دیارە چی بەڕێوەبەری سەرجەم فەرمانگەکان و قوتابخانەکان ئامانج و مەهامی ئێمە خزمەتکردنی خەڵکە هەمومان یەک ئامانجمانەیەویش خزمەتکردنی خەڵک و بەرەو پێشبردننی سەرجەم سێکتەر و بوارەکان لە ناحیەکەمان پەیوەندێکی زۆر پتە و پەیوەندێکی دۆستانە و ئیداریمان هەیەمە بە بەردەوامی ئاگاداری یەکین کۆنتاکتمانەیە لەگەڵ یەکا بە تەشید بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەت بە خەڵک بکەین باشترین خزمەت بە هاوڵاتیانمان بکەین. ئەو کۆمەڵە چالاکی ڕۆشنبیریەی کە لەو قەزایە ئەنجامدرا لە ماوەی پێشوا کە هەمومان ئاگادار بووین هەنگاوێکی زۆر باش بوو بۆ بابەتی ڕۆشنبیری ئێوە چۆن پاڵپشتی خۆتان ڕاگەیاند بە ئامادەبوونتان و چ پامێکتان هەیە؟ ئایا پلانتان هەیە کە بەردەوام ئەو بابەتە ڕۆشنبیریانە بکەنەوە؟ وڵا دیارە مامۆستایمە لە ناحەی شۆڕش خاوەنی توانە و وزە و بەهرەیەکی زۆرین ئەوەی منەی بینم و لە ماوەی پێشوشە کە لە سێکتەری کارم کردو و ماوەیەک شەکە بەڕێوەبەری ناحەی شۆڕشم ئەوەی بینم وزەیەک و تاقەیەک و بەهرەیەکی زۆر لە گەنجان و لە خەڵکی ئێمە بینم. ڕاستی ئەمە ئەوەی ئەویست کە زەمینەیان بۆ بسازێنی کە لە شوێنێکا خۆیان ببینەوە. خۆشبەختانە ئێمە بۆ ماوەی چەند ساڵێکیشە سێ ناوەند سێ سنتەری گرنگمان هەیە لە شارەکەمان سنتەری چالاشی گەنجان و ناوەندی وەرزش و لاوان و خانەی شۆڕش بۆ ڕۆشنبیری مناڵان کە ئەمە دەور و کاریژەریەکی زۆریان هەبوو لەسەر گەنجانێکی زۆر ڕوویان لێ کردووە و لە هەموو بوارەکانە بەهرەی خۆیان پیشاندا و خۆیان لەوێ بینیوەتەوە. ئیشەڵا بەرنامە و مەبەستی ئێماوەیە کە لە داهاتوو تا زیاتر زەمینیان بۆ بڕەخسێنین زیاتر هەلیان بۆ بڕەخسێنین کەوا دەرکەون خۆیان پیشاندن بەهرەکانیان پیشانی کۆمەڵگە و پیشانی هەم کوردستان بن و ببنەی شەڵا شانازیەک بۆ شارەکەمان و بۆ هەموو لایەکی شەڵ. بەڵێ کاک هاوتا با باسێک لەوش بکەین لێک تێگەیشتن هەیە لە نێوان ئێوە و خەڵکی سنوورەکەی خۆ تا بەڕاستی ئێمەزانین قەیران و گرفتێکی دارایی شیرین تەواوی هەرێمی کوردستانی گردوتەوە لەوانەیە ئێوەش وەکو پێویست دەستکراوە نەبن بۆ خزمەتی کۆمەڵگە و سنوور و خەڵکەکەی خۆتان تاکو چەندێک لێک تێگەیشتن لە نێوان ئێوە و خەڵکی سنوورەکەی هەیە لەوانەیە بێن بۆ لای ئێوە هەندێک بابەتە بێ وەکو پێویست یاسایی نەبێ ئێوە شیکردنەوەیان بۆ بکەن بۆی تێبگەن دوجاریش هەمووتان پێکەوە یەک ئامانستانەیەش خزمەتکردنی سنوورەکەیە. بەڵێ بە تەشید کا کرمان من سوپاس بۆخوا خەڵکی ئێمە دانیشتوانی ئێمە ڕۆشنبیرێکی زۆریان بەرامبەر یاسا بەرامبەر واقعی حکومەت و حاڵەکە هەیە
ئەوەی منەی بینم کەمترین بەریەکەوتنمان هەیە لەگەڵ خەڵکە، کەمترین گرژیمان هەیە لەگەڵ خەڵکە. ئەوەی هەیە ئێمە من وەکو کوڕێکی هەر تاشێک لە خێزانی شارەکەمان و هەر بەرپرسی فەرمانگەیشی کەمان بە هەمان شێوەڕوایی بینین، خۆمان لە خزمەتی خەڵکە بینینەوە، ئاوێتەیەکی یەکترین. پشتیوان بەخواوەی گرفتە ئەوەی ئاستەنگە لە ماوەی داهاتووشدا ئێمە هەر بە تەفاوم لەگەڵ خەڵکی خۆمان و بە لێ تێگەیشتن ئێمە کارەکان ئەنجامەدین و لە خزمەتیان نابین. کاکەوتە خەمخۆری و باشیت بۆ پۆستەکەت و هەروە پلەکەت بۆ هاوڵاتیان پێێتەوە دیارە کە چەند خەمخۆری. کاکەوتە ئەو پرۆژە و خزمەت گوزاریانەی کە لە ناحەی شۆڕش هەرخۆی کە بە چەمچەماڵات تێپەڕی و ئەگەر پێسێکی ناو شۆڕش بکەی پێوەی دیارەکە لە بابەتی خزمەت گوزاریە پێشکەوتوترە لە شوێنەکانی کە هێشتانە ئەو خزمەت گوزاری پرۆژانی کە پێویستێتی ئایا بە ئەنجام گەشتووە یاخود لە شوێنی خۆی کە ئێوە پێڵەن زۆر باشە؟ بەڵێ سوپاس بۆخوا لە ساڵانی ڕابردوودا و بە تایبەت پێش دروستبوونی قەیرانی دارایی کە بەرۆشی حکومەتی هەرێمی کوردستانی گرتووە، کۆمەڵێک پرۆژە لە هەموو بوارەکانە، دروستکردنی قوتابخانە، دروستکردنی بینایی فەرمانگە، ڕێگاوبان، ڕاکێشانی کارەبا بۆ گوندەکان. سوپاس بۆخوا پرۆژەیەکی باش کراوە، بەڵام بە تمۆحی من بە چاوەڕوانی من لەو ئاستەیان نییە لە ئاسی قوربانیدان و لە ئاسی ئەو شەهیدانە و لە ئاسی ئەو تەسحی خەڵکی ناحیەکەمانە نییە کە بۆ کوردستان و بۆ ناوچەکەی داوە. من چاوەڕێی زیاترەکەم ئینشەڵڵا لەم قەیرانی داراییەش بەداخەوە بۆ 10 ساڵە چێ دێم پرۆژەکانمان وەستاوە. ئەوەی هەیە تەنها پرۆژەی بچووک ئەکرێت ڕاکێشانی ڕێگایەک بۆ گوندێک یاخود کارەبا بۆ گوندێک یاخود هێڵێشی ئاو بۆ گەڕەشێک بۆ لادێباڵێت بەداخەوە قەیرانە دارایەکە کە گشتیە و هەموو کوردستانە لە شۆڕشا ڕەنگی داوەتەوە و کاریگەری لەسەر ئێمەشە بووە. بەڵێ شیرین با پرسیارە گەنجانەشی لێ بکەین. کاکاوتە لەو سنوورەیە بەڕاستی گەنجی زۆر باش پێگات و داهێنانی زۆر جوانەکەن و خاوەن بیرۆکەی زۆر جوانن، تاکو چەندێک کوڕ و کچی سنوورەکە کاڵێم ناحەکە بەلادەکانی دەوروبەر شێوە. ئەگەر تواناییشان هەبێت یاخود بیرۆکێکی جوانیان هەبێ تۆ پشتیوانیانەکەیت یاخود لەکردنەوەی پێشەنگەکانیانە ئامادا بیت وەکو کەسی یەکەمی سنوورەکە، یاخود ئەگەر تۆش نەتوانی پشتیوانیەکەی دەنگیانەگەینی بە شوێنی هەتاوەکو بتوانن ئەو بیرۆکە یاخود ئەو داهێنانە جوانانەی هەیەە بەردەوام بتوان کارکەن لەسەری و نەیمرێنن. وەڵاهی سوپاس بخوا کاکرمانج ئەوەی هەیە لە سنوورەکەی ئێمە یا لە ناحیەکەی ئێمە یا خۆی حاڵەتێکی زیندووە کە هەیە، ئەمە ئەوە نەبێت کە من هاتبێتم پشگیریم کردبێت لەمە پێش من هەبووە و چەندەها ساڵیشە، یعنی ئێمە خاوەنی چەندەها نووسەرین، خاوەنی چەندەها ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسین، خاوەنی چەندەها مامۆستای زانکۆ و بڕوانامەی پلە باڵین و لە ئاسی هونەریشە خاوەنی چەندین کەسایەتی هونەری و لە ئاسی وەرزشیشە خاوەنی چەندین یاریزانی کە ئێمە یاریزانی کچمانەیە بۆ متەخەبی عێراق بۆ هەڵبژاردەی عێراق یاریەکە یاریزانمان هەیە لە تێنسە لە ئاسی دەرەوە پلەی باڵای بەدەستهێناوە. لە هەموو بوارەکانە ئێمە کەسانی بەهرەمەند و لێهاتوومان هەیە. ئەوەی هەیە منیش لەم فترەیە کە لەو پۆسەیان هاوکاریان بم یارمەتی دەریان بم زەمینیان بۆ بسازێنم بە هەموو شێوەیەک ئامادەین. دەستخۆش. سپاس هەر هەبی. کاکاوتە با باسی ئەوەش بکەین، ئایا داواکاریەکانی خەڵک لەسەر شتێک هەیە کە دیار بێ لە ناحەیەکە یاخود لەو سنوورەیە یاخود ئێوە بەپی پێویست لەگەڵ ئەم هەموو قەیران و کێشەیە ئەوەشتان نەیەشتێتەوە یاخود هێشتا هاوڵاتی دێ داواکاری لەسەر شتێکی دیاریکراو هەبێ؟ بەڵێ مامۆستا ئەوەی کێشەی هەرە گەورە و لە پێشینەی ئێمە بێت هەم ناحەی شۆڕش هەم قەزای چەمچەماڵ بەگشتی کێشەی ئاوە. بەداخەوە چەندین ساڵە دانیشتوانی ئێمە بەدەست بێ ئاویەوە ناڵێن، یعنی بەتایبەت لە هاوینە فترەی پێدانی ئاو بە هاوڵاتیان گەیشتنی ئاو بە هاوڵاتیان زۆر ماوەیەکی درێژە خایەنێت. خۆشبەختانە ئێمە لە ئیداری چەمچەماڵ
بەڕێز قایم قامی چەمچەماڵ کە حاکم ڕەمەیەک و بەڕێوەبەری سەرجەم فەرمانگەکان بە یەک تیم بەڕێوەبەری ناحیەکان بە یەک تیم بە یەک دەست لە هەوڵای ئینشەڵڵا بۆ ئەو کێشەیە لە بنەوە بنە بڕکەین و ئەویش بە ڕاکێشانی بۆ ڕێئاوی گۆپتەپە چەمچەماڵە ئینشەڵڵا بەوە و بەگەیشتنی ئەوە کێشەی ئاو لە سنوورەکەمان نامێن و بە یەکجاری کۆتایی پێدە و خۆشبەختانە ئەویش هەوڵەکان بەردەوامە هەوڵێکی جددیش هەیە کە ئەو پرۆژەیە بکرێتە سەر پێ و ئینشەڵڵا لە ماوەکانی دوایە کۆتایی پێبێ و لەو قەیرانەش نەجاتمان بێت. بەڵێ کاکەوتە تاکو چەندێک بەڕێزت کۆنتاکرد یاخود هەمانجدانێ لەگەڵ ئیدارەی شاری قەزای چەمچەماڵ واسم قایم قامێتە چکە دوجار ناحەیە گەڕێتەوە سەر قەزاکە و بەردەوام لەو بابەتانی کە چارە نووسازە بۆ ناحەکەەوە بۆ چەمچەماڵ ئێوە قساکەن و هەمانجی هەیە لە نێوانتانە. بە تەئکید کاکرمان ئەوەی منەی بینم تەنها ئامانجەکە خزمەتکردنی خەڵکە. ئەوەی منەی بینم یەک تیمیە یەکدەستیە چی لە ناوەندی قەزای چەمچەماڵ چی ناحیەکان هەمومان هەموو بەرپرسەکان یەک ئامانجمان هەیە ئەوی چۆن خزمەت بە خەڵک بکەین چۆن خزمەت گوزاریەکان بە خەڵک بکەێنین. بە شتین ئەو پرسیارەش بکەین لە سنوورەکەی ئەوەیە بە تایبەتی باەمە واز لە گەنجان بێنین چکە گەنج لەوانەیە کەمێک دەرفەتی زیاتر بێ خانمی زۆر باش لە ناحیەکەی بەڕێستا لە ناحی شۆڕ هاتوونەتە پێشەوە و توانایکی زۆر باشیانێ وەکو خۆت گوتت کۆمەڵە کچی وەرزشکاری زۆر باش گەشتونەتە ئاسی سەرەوە یاری بۆ هەڵبژاردەی عێراقەکەن و لەگەڵەوەیە چەندین کچی شێوەکاری زۆر باش دەستڕنجین هاتوۆتە پێشەوە تاکو چەندێک ئێوە هەوڵەدەن زیاتریش دەرفەت بە خانماندەن چکە بەڕاستی زۆرجار لە کۆمەلگای وتێ خانمان وەکو کوڕانە لە ڕوە ئاینەکەەوە بێ بابەتە کۆمەڵایەتێکەوە بێ زۆرجار دەرفەتی پێ نادرێت بەڵامەوە هەوڵتان داوە ئەو گەشانە لەناو ماڵەوە نەکوژن یاخود لە بینی چوار دیوارە تەنها توانەکانیان قەتیز نەبێ بەڵکو پێشەنگایان بۆکەنەوە بەڵکو گرنگیان پێدەن و هەوڵەدەن توانەکانیان دەرخەن. بە تەئکید هەوڵ و مەبەستی ئێمە ئەوە بێ هیچ جیاوازیەک نەکراوە ئەوەی منیش ئەیبینم ئەچمە چالاکی و پێشانگا و کۆڕ و سیمینارەکانەوە یعنی ئەبینم هیچ جیاوازی نییە وڵێ ئێمە ئافرەتە خانمانە ئەمە پیاوە بگرە ڕۆڵەکە زیاتر بە خانماندرا و ڕۆڵی زیاتریشیان هەیە لە هەموو بوارەکانە ئیشەڵا ئێمەش بە هەموو شێوە پشتیوان و هاوکاریانی خۆی کە لە شوێنێکە یەکێک پشتگیری ئەو خانمە لێ هاتوانەی کریتر شتێکەیاڵێ ئەگەر پیاوێک ڕۆشنبیر بێت تاکێک ڕۆشنبیرێ بەس ئەگەر خانمێک ڕۆشنبیر بێ خێزانێک ڕۆشنبیرە بێ کاتێکەوە ئەم یارمەتیا دەنمانە ئەوەیە کۆمەلگاکە بە تێکرا ڕۆشنبیرە بن بە تاشی دەلادەدەواکە کە ئێمە خانمانمان لە کۆمەلگاکە ئێمە ڕۆشنبیرن بۆیە چی کوردچی کچی بەهرەمەندەکەنە ناوەندەکانەوە یانکەنە یعنی نمونەیەکی جوان بۆ کۆمەلگا و بۆ شارەکەمان کەجی شانازیمان شیرین جاران ئێواتاوە نیوەی کۆمەلگەی مەسیسەنیوە زیاتر ئێمە خەریکە هەموویە بین کاکاوتە بە پرسیارێکی تر کەم کە پێم وایە گرنگە هەموو کەرتەکانی تر گرنگن بەڵام کەرتی تەندروستی و کەرتی هاتوچۆم ئێوە تا چەند پەیوەندیتان هەیە لەگەڵ ئەو کەرتە و گرنگی بە تەندروستی وەروە بابەتی هاتوچۆ دەنجکە و کۆزانی ڕێگەی گشتی لەسەرە تا چەند خەمخۆری ئەوەن کە ئەم دوو کەرتە لە ئەرکەکانی خۆیانە بە باشی کار بکەن. وەڵا مامۆسایە کاری لە پێشینەمان دیارە کەرتی تەندروستی ڕەبتی ڕاستەوە خۆی بە ژیانی هاوڵاتیانە و تەندروستی هاوڵاتیانەوە هەیە ئێمە خۆشبەختانە چوار نەخۆشخانەمان هەیە کە نەخۆشخانەی گشتی باسەڕاوە 24 ساعتیەوە بە بەردەوامی کراوەیە و خزمەتی هاوڵاتیان دەکات ئەتوانم بڵێم هاوڵاتی ئێمە بۆ هیچ شتێک بۆ هیچ کێشەیەکی تەندروستی ئیشەڵا پێویستی نابێ پێویست ناکات بچێتە شارەکانی کە بچێت دەرەوە هەر لە ناوەندە تەندروستیەکانی خۆمان لەوێ چارەسەر وەرەگرێ و پێداویستەکانی بۆ دابی نەکرێت. بەڵێ کاکاوتە دووسێ سنتەری گرنگ هەیە سنتەری ناوەندی وەرشولاوان سنتەری گەنجان هەروە خانەی شۆڕژ بۆ ڕۆشنبیری مناڵان ئەمانە تاکو چەندێک بەڕاستی زۆر سوودیان بە سنوورەکە گەیاندووە و گەنجانە ناوێت توانەکانی خۆیان دەرەخەنەوە تۆش ئاگات لە کار و چالاکیەکانیان هەیە و بەردەوام هەمانگی لە نێوان تۆ ئەوانە هەیە چکاکەوێتە سنووری جوگرافی ناحەکەی تۆوە. بەڵێ بە تەئکید کاک کرمانج من خۆم هەم مەبەستمە هەم سوپاس بۆخوا پێشتریش ئاماژەم پێدا ئێمە گەنج و لاوێکی زۆری بەهرەمەندمان هەیە یعنی خۆویستانە خۆڕسکانە ڕوو لەو سەنتەرە ناکەن
لە هەموو بوارەکانە کە خۆیان بەهرەیان تایە پەرە بە تواناکانیان دەدەن خۆیان پیشانەدەن. سوپاس بۆخوا ساڵانە ئێمە چەندین خول چەندین سیمینار چەندین بابەتمان هەیە بۆ ڕۆشنبیری گشتی لە هەم سنتەری گەنجان هەم خانەی ڕۆشنبیری مناڵان بە بەردەوامی بۆ لە مۆدا کە قوتابخانەکان کراون سیمینار و کۆڕەکەن بۆ ڕۆشنبیری گەنجان و لاوان و مناڵانمان. شیرین باو پرسیارەش بکەین کاکاوتە جاری وایە مامۆسایەکی زانکۆ یاخود نووسەرێک یاخود ڕۆژنامە نووسێک کە دێتە لای بەڕێزت پێشنیارێکی هەیە یاخود بیرۆکەیەکی جوانیە پێچە لای بەڕێزت درکت پێ نەکردبێ تاکو چنێک بیرۆکەکانی ئەوانیش بە هەند وەرەگرێن کە بۆی بتوان لە داهاتووە کارکەن لەسەری. وڵا بە تەشید من هەر کەسێک بیرۆکەی جوان هەر کەسێک پێشنیاری جوان بێمە لای خۆمان و مەمنونین من پێش هەموو شتێک لە ژوورەکەی خۆما زۆر سوپاس و دەستخۆشی لێ یەکەم. بە تەشید بە هەند وەرەگیرێت بە تەشید هەر پرۆژەیەک هەر پێشنیارێک بۆ خزمەتی گشتی بۆ خزمەتی ناحیەکەمان بێت ئێمە خۆمان بە سەربازێکی و پرۆژەیە ئازانین بۆ جێبەجێکردن و بۆ بەدوات هاچوونی. باشە کاکاوتە تۆ ئێمەت گەورە کرد کە لە ستودیۆ ئەمڕۆ ئامادە بووی وەکو ئەرک و گەرمگوڕێکت بۆ کورسێکەت ئەگەر پەیامەگە خۆت شتێک هەبێت کە ئێمە لە بیرمان چوو بێ ئاماژەی پێ بین و بە گرنگی بزانی ئێوە فەرموون. وەڵا پێشەموو شتێ سوپاس و دەستخۆشیمێ بۆ کەناڵی کەرکوو دیارە جێ خۆی لە دڵی هەمووان ناکردوێتەوە لە هەموو ناوچەکان ڕۆڵ و کاریگەریتان هەیە دەورێکی زۆر باشتان هەبووە من بینیمە لە پیشاندانی ڕووی جوانی ئێمە ڕووی شارەکەمان لە چالاشی و لەو چالاشیانەیە کرێ لە سنوورەکەمان زۆر سوپاسانەکەم هیوای پشگیری و پشتیوانی بۆ لەمەودا هیوادارم پشگیر و پشتیوانمان بن و بەردەوام بن لەگەڵمانە ئینشەڵڵا. سپاس کامادە بوویت سپاس بۆ کاکاوتا بەڕێوەبەری ناحیی شۆڕش کە کوڕێکی گەنج لەم کاتەیە و پۆستێکرۆتە دەسی و ئامانجەکەشی دیارە تەنها خزمەتکردنە بەخۆی و بە خەڵکی سنوورەکەەوە بێوێت جێپەنجە و مێژوویکی جوان دابین کات بێگومان لە ناو کە سوکاری شەهید و ئەنفالە هەر خەڵکانێک دروستە بن کە تەنها ئامانجان خزمەتکردنە بە سنوورەکەەوە بە کۆمەڵگەی کوردەواری هیواداری نەمیشە لە لووتکەی خۆشبەختیا بیبینینەوە و تەواوی خەڵکیش هاوکاری بن و پشتیوانیکەن. سپاس بۆ ئێوەش